ئێوە ئەمڕۆ بەر لەوەی بێنە بەرنامەکە ینی بە پەلەپەلی ژاتنەوە فریای بەرنامەکە کەوتن لە چالاکیەک بوون لە نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان. چالاکیەکەتان بە چه ئامانجێک بوو؟ ئێمە ئەمڕۆ سعات 4 بەڕاستی کەمینماندان ئێمە بێزار بۆ من پێشم وایە یەکێک لەو کورتیانەی هەموو لایەک هەموو حزبەکان هەتا میدیای کوردی بە یەک میتۆد ئیش دەکا یەک گوتاری هەبووە ئەو دەسەڵاتە سوایتەوە لەگەڵ ڕەخنا یعنی ئەمە ڕەنگی ئەو بەرنامەی تو سەدەیەمین بەرنامە بێت دیارەشتی زۆر باشە بەس من پێم وایە هەموو شتێک چۆن کۆمپیوتەر مۆبایل ئوبداتێرە دەکرێت ئوبدەیت دەکرێت تاوەکو جەزبی خوێنەر بکەیت ئێمەش پێویستمان بە کۆدی نوێ لەگە پارتی یەکێتی بەکاربهێنین وە لەگە گۆڕانیش باوا بڵێن چکو هەمیان وێسە بوونە یەک سیستەم بۆیە ئەمە دەمێکە ینی بیر لە چالاکی ڕادیکالانە دەکەنەوە بەڕاستی دامانایە لە هەموو ئەوروپا نووسینگەکانی حکوومەتی هەرێم بکەینە ئامانج بەوش بەوەی نیاوەکووان دەست بۆ کاری ئێرهابی و تیرۆریستی و توندوتیژی بین یعنی هەر بەرپرسێکیان ببینین سوک و ڕسوای دەکەین سعاتێک ئەمڕۆ کاتژمێر 4 لە بۆ 5 دقیقە تقریبا کەمینمانداناوە نوێنەری حکوومەتی هەرێم لە سوید بێتە دەر نهاتە دەر نازانین ێستا لە کاتێکدا و چێما زۆر بەنێنیش بوو نهاتە دەر لە بەردەم دەرگاکە خۆمان مەڵاستا بوو بەڵام بۆیە بچین هەموو دەرگای حکوومەتی هەرێمان بە زیندانەکانی هەولێر و بادینان سواغدا و لەسەر دەرگاکەشمان وێنەی مەسرور بارزانی و خوباد و نێماو چیامان لێدا کوسمان بڕوخێ حکوومەتی هەرێمی باشوور و ئەوانە کۆیلەن ئەوە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی ینی کۆمەڵێک لە دروشماندا و لەسەر ئەو بڕوخەیە زۆر باز دەکرێت زۆر شرۆڤەی بۆ دەکرێت مەبەز لە بڕوخێ قەوارەکەیە بڕوخێ یا ئەو چەند کەسەیە کە بەناو حکوومەتێکیان پێگەناوە نەناوە لە هەموو دنیا کە دروشمی ڕوخان بەرز دەکرێتەوە مەسەلەن لە مصر و سودان و ئەوانەش سیستەمەکە دەگۆڕێ خۆت و داوای ڕوخانی مصر ناکەی وەنیا مصر لە ناو بچی سووریا لە ناو بچی ئینسان داوای گۆڕینی سیستەمەکە دەکات یعنی 29 ساڵە من بۆ خۆم لەوانم هەر هێڵنجم بە وشەی چاکسازی و هەڵبژاردن دێتەوە بەڕازی 29 ساڵە دوو دروشم بەس خەڵکی پێفری دەدەن هەموو جارێ ئەمە پێویستمان بەلای کەم بەوەی هەیە دروشمەکان وەکو گوتمێک لەوانە بگۆڕین زۆر بەڕاشکایی دروشمی ڕوخانی ئەو سیستەمە بەرزکەینەوە کە 29 ساڵی دوو حزب بەڕێوەی دەبن بڕیار دەرینە یعنی هەتاکەی چاوەڕێ بکرێت خەڵک هەر داوای چاکسازی بکە و گۆڕانکاری و تەمەنی 3 جیلی بێت 3 جیلی بێت بەڵێ کاک قادر نادر مەسرور بارزانی لە دیمانەیەکیدا لەم دواییانە لەگەڵ کۆمەڵێک ڕاگەاندنی سەر بە حزبەکانی دەسەڵات باسی لەوە کرد کە ئەوان نیازی چاکسازیانەیە هەنگاوی باشیشیان ناوە بەڵام پەتای کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا هۆکار بۆ خاوکردنەوە یاخود دواخستنی چاکسازیەکان لەگەڵ ئەم قسەیە هەیەیان نا من پێم وایە چاکسازیەکەم کەس دەبێت مەسرور بارزانی و قوبات پاڵەبانی و نماوچیا بدرێنە دادگا یعنی چاکسازیەکە دەتوێت چاکسازیێت و ئەوە چاکسازیشکە مەسەن ئەگەر سبەینێش بەدەر لەو دروشمەی کرا چون مۆزەفێک مەسەلەن 10,000 دلاری دیزیە و موسەیە کەم دەکا ئەوە شتی باشە بەڵام کاکە ئەمام و دەزانین دنیای خەڵک تیرۆر کرا ژێر دەستی مەسرور بارزانی یعنی چێ تیرۆری سەردەشتویداد و بڕۆ دوێت ئەو دەیان شەی دەکرا ئەو هەموو خەڵکە گیرایە چێ چاکسازی خۆر ئەوە نییە مەسەلەی پارەیە مەسەلەی موچێ چاکسازی عەقڵی سیاسیە دوای ئەو عەقڵەی مەسرور بارزانی یەک ساڵی ڕابردوو لە بەرامبەر ئازادی خوازان بەکارهێنان نیشان دەدا ئەوە ومایەوەی لێ خەڵک دەڵێ هەزار ڕەحمەت کفندس یعنی مەسرور چێ خو چاکسازی هەر پارە نییە هەر گۆڕانکاری نەدەیە چاکسازی چ دەکەی وەرە ئێمە سەری ڕەش داگیرکرایە دەباشان داگیرکرا گردی زەرگەتە داگیرکرا چاکسازی لەسەرەوە دێ خۆ لە خوارەوە نایە تۆ دەبێ بچی ملک و ماڵی ئەو بەرپرسانە ئەو بەرپرسە باڵایانە هەموو وەرە بزانێت بەو موچەی وەردەگرن چۆن توانیتانە ئەو هەموو ئەهرام و پیلە و ئەو هەموو سیارە ئەو پارە خەیاڵیەتان خۆ ڕۆژ نییە لە میدیاوە نەبێت چاکسازی لەسەرەوە دەست پێ دەکرێت ئەوە زاریەکە مەسرور شماوەیەک دەوێت بۆ میلەتە گاڵتە پێ بکات بۆ ئێمە دەبێت بڵین یعنی ئەو دەسەڵاتە سەرچاوەی هەموو مافیا بوون درست دەسەڵاتیش نییە بڕوا بکەن هەموو دەسەڵاتێک کاکێندرێن لە هەموو ناوچە دیکتاتۆریەکان
وەرە سیرکە کۆمەڵێک پرەنسیبی هەبووە ئەمە هەمومان لە قۆناغی بەعز ژیاوین لە زیندانی کردن لە دەوڵەت بوون مەسەن هەی بووە مەسەن لە سووریا لە مصر بەس ئەوەی ئێستا لە باشوور ڕوودەدا بەتایبەتی ژێر دەسەڵاتی دەڤەری زەرد هەردوو دەڤەر بەس بەتایبەتی دەڤەری زەرد هیچ پرەنسیبێکی دەوڵەتی تێدا نابینێت تۆگە دەوڵەتەکە دیکتاتۆریش بی ئەگە دەوڵەتەکە میلیتاریش بی کۆمەڵک پرەنسیپەیە پرەنسیپ وجود نامینێ پارتی کە چارەنووسی کە ڕەوشی خراپ دەبێ هەمووی بە قوربانی پێڵاوی منداڵشی بارزانانی دەکات ئێمە دیتمان سەرۆکی پەرلەمان دەرکرا ئێمە دیتمان لە پەرلەمانتار دەدرێ ئێمە دیتمان ڕێگا لە جێگیری سەرۆکی هەرێم گیرا ئێمە دیتمان دەیان و سەدان سیناریۆی دروستکرا و لێشیان کەشف دەبێ بە 24 ساعت یعنی کێشەکە لەوەدایە کاکە هێندرێن کێشەکە لەوەیە هیچ پرەنسیبێک نییە دەبێت یاسای غابە ئێستا ئەوەی لە کوردستان هەیە تاوانە بڵێ سیستەم هەیە یاسای دارستان هەیە